هێزن سووریا دیموکراتیک ئەهەسادا ڕێککەوتنەك لەگەڵ نەتەوە نیەگرتی ئەمزەکریە و لە گۆری ڕێککەفتنێ نابێ زارۆک و لاوێن و تەمەنێوان کێمترە ژە 18 ساڵان وەرنە لەشکەرکردن. دا بەرپرسیارە هێزن سووریا دیموکراتیک ئەهەسەدا مەزلوم عابدی و ڤێرجینیا غامبە نونەرە تایبەتە ئەمیندارێ گشتیە نەتەوە نیەگرتیش بۆی ڕێگریکردنێ لە لەشکردنا زارۆکان ڕێککەفتنەك ئەمزەکردن. ئەمزەکردنا ڕێککەفتنە ددەمەکەی دەتێک و بهترە هێزن سووریا دیموکراتیک و چەکدارێن سەر پێدەڤە دەماکو هاتنە لەشکەرکردن تەمەنێوان کێمتر بوو ژە 18 ساڵان نەبتەنێ تەمەنێوان کێمتر بوو ژە 18 ساڵان بەلکوهینە زارۆکن و لە پێشیە ماڵێن خوا ژە دبستانان تێنە ڕەواندن و بە زۆرێ تەولی چەکدارێن پێدە دەبن. لە گۆرێ داخوایانیا ڕۆژنەمەوانیە کۆژنویستگەها نونەرە تایبەتە ئامیندارێک گشتی نەتەوێ نیەگرتی دەرکەتی ئاڕێککەفتن پشتی وێ چەندێ هاتیەک و ناوێ پێدە راپۆرتە ساڵانەدا و راپۆرتەکە تایبەتە ئالیەن و زارۆکان لەشکەر دەکەن هاتیە وەکە ڤێرجینیا غامبا دەیەزانین و پێویستە تەڤایەوان ئالیەن ناوێوان راپۆرتە ساڵانە دەهاتیە پابندیە بڕێککەفتنێ بکن و هەسەدەژی ڕێککەفتن قبول کردە و ئەمزەکریە لێ هەری بالکەش دبردا هەسەدە وێ بە چۆرەنگی بەرسوانەتەوێن یەکگرتی بدێ ئەگار پرسیار وەرێکردن و ژمارە ئازارۆکن کۆ بە زۆرێ ژالیە هەسەدە و پێدە بە هاتنە لەشکەرکردن چەندە پێدە لەسەر ڕاگەهاندنێ پابندیاخوا دایە خویاکردن دراستیدە و لەسەر ئاردێ ڕۆژانە چەکدارن سەر بە پێدە بە هەڵمەتێن گرتن و دەستە سەرکردنا جوانان ji بۆی لەشکریان نەچار ئەنجام دەدەن دە هەمان دەمێدە کەچ و کوڕێن زارۆک دڕەڤینێ و وان لەشکەر دەکێ لێ گۆری زانیاریان لە گۆری ئەمارێن ژعالێ ڕێخستنێن مرۆڤی بە هاتنە بەلاافکردن بە هەزاران زارۆک دناوە چەکدارن پێدە دەهەنە و لە چەندین بارەگەهێن تایبەت یان سەر بێ پێدەبە زارۆکێن کو تێنە ڕەواندن و یەن بێ کەس و کار تێنە پەروەردەکردن وان زارۆکان وەکە فیداییان ji بۆی جێبجێکردنە ئەجندایên xwe بکارتînin. گەلۆ پرسیارە هەری گرنگ دێ ڤەردە ڕاستە نەتەوە نیەگرتی کار و ئەرکێ خۆ لە هەمبەر لەشکەرکردنا زارۆکان لە ڕۆژاوای کوردستانê ji ئەلیێ پێدەڤە ڕابووە ویان jî çavê xwe li hember vî karê ne mirovî girtiye û naxwazê rastiyan bizanibê.